کۆمەڵەی کوردستانێکی سەوز سەر بە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان شەشەمین کۆنگرەی خۆی بە ئامادەبوونی زیاتر لە 100 ئەندامی کۆمەڵەکە ئەنجامدا. جوتیار نووری لێپسراوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی پشتیوانی خۆی بۆ کۆنگرە و کارەکانی داهاتووی کۆمەڵەکە دەربڕی و ڕایگەیاند لە پێناو خزمەتکردن و سەوزکردن و پاراستنی ژینگەی کوردستان بەردەوام پشتیوانیان دەکەن. ئەرکی مەکتەبی ڕێکخراوەکان وەکو ئۆرگانێکی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پشتیوانی و هاوکاری و هەماهەنگی هەموو ڕێکخراوە دیموکراتیەکان و کۆمەڵەکانی کۆمەڵگای مەدەنیە ئێمە هاوکاریانە بین بەوەی کە قسەی جددی لەسەر ژینگەی ناوچەکە بکەن، قسەی جددی و پلانیان هەبێ بۆی کە ئێمە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکانە، لەگەڵ زانکۆکانە، لەگەڵ حکوومەتە، لەگەڵ تیمی خۆمان لە حکوومەت، لەگەڵ هەموو ئۆرگانە حیزبی حکومی و تاکان ئێم کۆمەڵە ئەم مجتەمەعی خۆمان کارکەین لەسەرەوەی کە بەرنامەیە دانێن چۆن وردە ئێمە لە ساڵی ئایندە و لە ئێستاوە دەستکەین بە پاراستی ژینگەی کوردستان. لە کۆنگرەی شەشەمی کۆمەڵەی کوردستانێکی سەوز دەرگای خۆکاندیدکردن بۆ ئەندامانی دەستەی باڵا کرایەوە کە 15 کەس خۆیان کاندید کرد و کە چواریان ژن بوون. لەو ژمارەیەش لە ڕێگەی دەنگدانەوە 9 کەسیان بوون بە ئەندامی دەستەکە. 9 کەسمان پێویستە، 15 کەس خۆی کاندید کردووە، لەناو ئەو 15 کەسە چواری ژنە، 9 کەس هەڵدەبژێردێ بۆ دەستەی باڵا و پاشان لەناو دەستەی باڵادا سەرۆک و جێگر هەڵدەبژێرین. شەشەمین کۆنگرەی کۆمەڵی کوردستانێکی سەوز لەژێر چاودێری بەڕێز پارێزگای سلێمانی و دادگای سلێمانی بەڕێوەچوو بە شێوازێکی یاسایی ئەندامانی کۆنگرە کە بریتی بوون لە 102 ئەندام ژمارەیەکی هەر زۆریان بەشداریان کردبوو لە پرۆسەکە. لە پرۆسەکە زۆر بە شێوەیەکی شەفاف و دیموکراسیانە ئەوە دەنگدانێکی ئازادانە و نهێنی لەژێر چاودێری لایەنی یاسایی و بە بەرچاوی هەموو کاندیدەکان و بەشداربووانی کۆنگرەوە ئێستایش کە بە سەرکوتوی بەڕێوەچووە و بەشێک لە ناوەند و نوێنەرایەتیەکان. کۆمەڵەی کوردستانێکی سەوز لە 16 تشرینی یەکەمی ساڵی 1991 بە هاوکاری سەرۆک مامجەلال لە پێناو خزمەتکردنی ژینگەی کوردستان دامەزراوە و لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا بەبێ جیاوازی خزمەتی ناوچەکانی هەرێمی کوردستانی کردووە و ناوەندیشی لە هەولێر و کەرکووک و کۆیە و ڕانێ و چەندین ناوچەی دیکە هەیە. لە پلان و بەرنامەی کۆمەڵەکەشدایە لە داهاتوودا زیاتر خزمەت بکەن لە ڕێگەی چاندنی نەمام و پاراستنی ژینگەی کوردستان. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.